چۆن دەتوانێت ببێت بە شوناسێک بۆ گەلێکی ژێردەسە لە کاتی هێرشی داگیرکەراندا؟ شتێکی زۆر جوانە کە لە بەتایبەت لە موزیکی کوردی هەمانە ئەوەیە کە لاوەک و حەیرانە. چونکە بەتایبەت بۆچی وتم لاوەک و حەیرانە؟ زۆربەی لاوەک و حەیرانی کوردی بریتە لە داستانە و چیرۆکە لەسەر بەتایبەت بۆ باسی چیرۆکی ئەم پاڵەوان و سەربازەکان یان ئەو ڕوودانە کە ڕوویانە لە مێژووی کووردە. لەبەرەوە بە بۆچوونی من ینی ئەوە شتێکی زۆر جوانە کە لە موزیکی کوردی هەیە لە ڕووی لاوەک و حەیران هەموو ئەو مێژووە کە بۆ نمونە من ئەڵێم لەسەر کوردستان ئەوەی کە ڕوویاوە لە کوردستان چی لە ستەمکارە لە هەموو شتێکە کورد دەتوانێتی لە ڕووی لاوەک و حەیران ئەمە هەمووی تومار بکات.